بە ئامانجی دروستکردنی مۆنۆمنتی ئەنفال و گرنگیدانی زیاتری حکوومەتی هەرێم و عێراق بە پرسی ئەنفال و هۆڵەکانی تۆپزاوە، چالاکوانانی بواری ئەنفال و جینۆساید و ڕێکخراوەکان و بەشێک لە هێزە سیاسیەکانی کەرکووک لە گوندی تۆپزاوە گرتبوونەوەی ناڕەزایان ڕێخست و داوایان کرد هەرچی زووە هەنگاوەکانی دروستکردنی مۆنۆمنتی ئەنفال لە تۆپزاوە دەست پێ بکرێت. بۆ زیندوو ڕاگررتنی یادەوەری دەستە جەمعیەکان و لە بیر نەکردنیان و بەرزڕاگررتنی ڕۆحی قوربانیەکان و تۆمارکردن و ئەرشیفکردنی تاوانەکانی بەعەس هاوکات بۆ گۆڕینی شوێنی تاوانەکان بۆ یادگەیەک و مۆزەخانەیەکی تایبەت بە تاوانەکانی ئەنفال و دروستکردنی مۆنومنتێکی شایستە بە قوربانیەکان داوا دەکەین کە ڕەزامەندی لەسەر ئەو داخوازیەمان بدەن تاوەکو یادگاکە و مۆزەخانەکە و مۆنومنتەکە ببن بە ڕووگەی نەوەکانی دوا ڕۆژمان لە هەموو عێراق و گەشتیارانی دنیا. ئێمە سەربازگەی تۆپزاوە لە پارێزگای کەرکووک بە شایستەترین و گونجاوترین شوێن دەزانین بۆ مۆزەخانەکە و مۆنومنتەکە. نوێنەری کۆمەڵی دادگەری لە گردبوونەوەکە داوا دەکات پەلە بکرێت لە ڕێکەرەکانی دروستکردنی مۆنومنت لە تۆپزاوە. نووسەرێکی بواری ئەنفال و جێنۆسایدیش حکوومەتی هەرێم و عێراق بە کەمتەرخەم دەزانێت لە ئاست داواکاری ڕێکخراوەکان و کەسوکاری ئەنفالکراوان. دیارە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری پشتگیری هەر هەنگاوێکەنین بۆ پرسی ئەنفال بکرێ کە ئەمە سادەتریان وەکو مۆنومنتێک لە سەربازگەی تۆپزاوە دروست ئەکرێ کەوا داوا دەکرێت هەچەند کەم تەرخەمی کراوە هەتاکو ئێستا پێشتر ئەم ڕێگریێژ نەبوو کە حکوومەتی هەرێم دەیتوانی بیکە بەڵام بەداخەوە نەکراوە و ئێستش بکرێ باشتر وەک لەوەی کەوا دوا بخرێ کە ماوەی پێشیستە یاداشت بەرز کراوەتەوە بۆ حکوومەتی عێراق کە سوودانی پێم وایە بڕیاری لەسەر داوە ئێستا تۆپەکە لە ساحەی حکوومەتی هەرێمایە پێویستەکە هەر هەمویان بێنەخەت و بە جددی هەوڵ بدەن ئەم مۆنۆمێتا لێرە دروست بکرێ. بەداخەوە دوای 36 ساڵ لەو ڕووداوە لەو تراژیدیایە کە بەسەر گەلەکەی ئێمە هاتووە تا ئێستاکە حکوومەتی عێراقی و لە دوای ڕۆخانی ڕژێمی بەعسیەوە نەهاتوونەتە ژێرباری ئەوە وەکو پێویست لە ئاستی ئەو تاوانە گەورەیە داوای لێبوردن بکەن و گۆڕە بە کۆمەڵەکان هەمووی بدۆزرێنەوە و بە شێوەیەکی زانستیانە بگەڕێنەوە وڵات و زێدی خۆیان و ئەو شوێنانیش کە شوێنی مەعسکەرات و شوێنی کۆکردنەوەی ئازیزانمان بووە لە ڕاستیە حکوومەتی عێراقی وەکو پێویست یان چەند لایەنێک لە ناو حکوومەتی عێراقا کە عەقڵیەتی شۆفێنی و بیری تەسکی نەتەوایەتی وای لێ دەکا کە ڕێبەوە نەدات ئەم جێگایەنە بپارێزێ. ئەمە چەندین جارە ڕێکخراوەکانی تایبەت بە پرسی ئەنفال داوای دروستکردنی مۆنومنت لە تۆپزاوە دەکەن، ئەمەش بە مەبەستی ڕێگری زیاتر لە بەسەربازگەکردنی ئەو هۆڵانەی ئەنفال، بەڵام تا ئێستا هەنگاوەکان بە کردەیی نەنراون و تەنها بە بەڵێنی بێکردار ماونەتەوە. چیانووری کەناڵی پەیام، گوندی تۆپزاوە، باشووری کەرکووک.